كتابك بناي الضحايا الثلاث بياوغ نسيوتنا عبد المنعم الغلامية لصار 52 لموصل شاب كراباسي كشتنەکەی کاو نفوزێکی زۆر باش باسی تەفسیلێکی زۆر باشە کامە لە لاپەڕی 1990 و ئەوی شەو هێناومە هەروەها لە مزەکەراتی زێوەری شاعرە دیسان باسی کوشتنەکەی شێخ سەعیدەکە هەروە شێخ هەروە محەممەد ڕەسوول هاوار لە کتێبی شێخ مەحموودەکەی باسێکە هەروە لەو تەقریرە بەرفراوانەی کە ئێستا ئیشارەتم پێداهی میلکی یۆنگ کە باسی بڵێن سەفیری بەریتانیا باسەکە لە مۆسڵ چی ڕوویداوە هەروەها لە ڕیوایاتی شێخ قادری حەفید کە کوڕی شێخ سەعید بووە هەروەها عیزت کاکەی کە سکرتێری شێخ سەعید بووە کە ئەوان ئەو کاتە لەوێ بوون چۆن بینی ویانە پیلانەکە چۆن سەری گرتووە بۆ کوشتنی شێخ بە هەر حاڵ شێخ ئەبرێ بۆ مووسڵ لەبەرەوەی شێخ کاتی خۆی واستەی بۆ یەکێک کردبوو کە ناوی محەممەد سابوونچیە زۆر نفوز و نفوزدار و دەوڵەمەند و گەڕەچێک دروستەکە بە ناوی سابوونچیەکان گەڕەکی سابوونچیەکان لە مووسڵ ئەم پیاوە بۆ خۆی بەتەنیا سی حرەسی لەو سەردەمەیە هەبووە کە ئەمیژە چێتە نزیکی گەڕەکی سابوونچی لە بینایەکە دایانێن 40 مەتر بە حسابی ئێستای ئێمە قونسوول دەڵێت 40 یارد تەقریرەکانی ترەڵێن 40 هەنگاو دوور بووە لە سەرای لە مرکزی حکوومەت سەرای ئەو زەمانە کە لە هەولێر پێڵەن قشڵە سەرا بریتی بووە لە ئیدارەی والی یان ئیدارەی متەسەڕف هەروەها ماڵی والی کە لەوێ نزیک بووە ڕەمزی وڵاتەکە ئیدارەی وڵات و نفوز و شتی سیاسی هەمووی تقریبان لێکەوە نزیک بوون هەروە مدیری پۆلیس یا قایمقام ئەوانە هەمویان لێکترەوە نزیک بوون شوێنێکە دەن بە شێخ سەعید لەو جێگایە لەگەڵ دوو کوڕەکەیەتی شێخ مەحموود و شێخ ئەحمەد یەکیش تریش لەگەڵیانە بێناوی بەهادینە ئەم حادیسەیە ئەژێڕێتەوە وەکو ڕیوایەتەکان چونکە ئێستاش زۆر پێویستی بە توێژینەوەیکی تاریخی هەیە بەهادین ئەمە طبعا یەکێکە لە ڕیوایەتی جارەبان لە قونسوولەکەەوە دەست پێ بکەن لە کابرای ئەمریکیەوە کە نووسەتی نەک قونسوول عەفوەن لە سەفیری حکوومەتی بەریتانیەوە کە لە مۆسڵ نووسەتی لە 14 کانونی 1909 باسەکە ئەڵێ لە ڕۆژی 5 مانگ 5 کانونی دووەمی 1909 باسەکە ڕۆژی سێشەمە بوو ئەڵێ سێ گەنج کە یەکێکیان شێخ مەحموود و ئەحمەدی برای بوو هەروەها لەگەڵ بەهادین کە کوڕی حاجی عەبدوڵڵا بوو هەرسێکیان دانیشتبوون لە ماڵی مستەفا بەگ کە لە بەلەکۆنێکەوە ڕوانیە سەر شەقامێک ئێوەزانم طبعا ئوسلوبی غەربیەکان لە جێڕانەوەیانە ئاوایە دار و دیکۆر و تەسمیم و جلوبەرگ و ئەو جۆرە شتانەش هەمووی باسەکەن چونکە پێیان وایە لەوانەیە مەدلولێکی تایبەتی ببەخشێ ئەڵێ بەها بێگ ئافرەتێکی موسڵاوی بینی لە خوارەوە کە یەکێک بوو لە ئافرەتە مومیساتەکان یعنی داوێن پیسەکان بۆی چووە خوارەوە کە ویستی بیهێنێ یان دەستی بگرێ ژنە هاواری کرد و ئافرەتەکانی تریش هاواریان کرد لەبەرەوە یەکسەر خەڵکێک هاتن بەهانای ئافرەتەکەەوە خاستن کە بینیان ئەوانە کوردن پەلاماری ئافرەتی عەرەبیان داوە بوو بە کێشەیەکی زۆر گەورە لە مودەیەکی زەمەنی زۆر کەمە خەڵکێک هەمووی کۆبوونەوە خاستن ڕۆژی سێیەمی جەژن بوو ژنە موسڵاویەکان لەو مەیدانە هاواریان کرد کە نزیکی بانقی عوسمانی بوو خەڵکێکی زۆر کە بینیان لەوێ ئافرەتێکی عەرەبە و هاوارەکە و کوردێکیش لەوەیە هاتن یەکسەر پەلاماری ئەوان بدەن شێخ مەحموود و شێخ ئەحمەدیش چوونە خوارەوە بەڵام هەفتا کەسی سوارچاکی کوردی کە عایدی کەرکووک بوون لەو کاتیان لە مووسڵ بوون کە ئەوانەیان بینیە کوردن و خەڵک لە کۆمەکەی لێکردوون هاتن بە دەنگیانەوە بوو بە تەقەکردن 13 کەس لە عەرەبەکان کوژرا کە ئەوانە عایدی فەسیلی چوارەمی خەیالە بوون لە کەرکووکەوە هاتبوون و هەستیان بە ئێهانەیە کرد کە ئەو هەموو موسڵاویەکەوە بوونەتەوە بەرامبەریان و لەو جوندێک کوردیە دەن لەبەرەوە یەکسەر ئەوان کەوتنە تەقەکردن و 13 کەس کوژرا لە عەرەبەکان بە تایبەتی هەندێکیان لە ژنان کوژرا بەڵام لەبەرەوەی عەرەبەکان پێیان شەرم بوو بڵێن ژنانمان لە دەرەوە بووە و کوژراوە باس لە کوژرانی ژنەکان نەکرا ئەمما ئەو خەڵکەی تر کە کوژرا ئەمە بوو بە سەبەبێکی ئەوە کە ڕۆژی دووهەم هجوومێکی زۆر خەڵکێکی زۆر کۆبێتەوە بێن هجووم بێنن بۆ سەر ئەو شوێنەی کەوە شێخیشی تایە دیسان بوو بە شەڕەتەقا 30 بۆ 50 کەس کوژرا بە ڕیواەتی ئەمەڵە 30 بۆ 50 کەس کوژرا بە ڕیواەتی هەندێکی تر کەمتر باس لەوە ئەکەن ئەڵێ بەڵام
فەرماندەی حامیەی عەسکەریە کە هیچ تەدەخولیتیان نەکرد، مدیری پۆلیس هیچ تەدەخولیتیان نەکرد و ئەو کاتە شێخ بۆی هاتنە ژوورە دەرگاکەیان شکان. شێ مەحموود و شێخ ئەحمەد خۆیان شاردەوە لە بیرێکە لەگەڵ 3 کەسی ترە، بەڵام دوایی کە چوونە سەر بیرەکە دوانیان کەشفکردن کوشتیان بە چەقۆش هاتن کە شێخ سەر بڕن. شێخ سەعید عمری 80 ساڵ بوو کە هاتە دەرەوە قورئانێکی بەدەستەوە ڕۆژی سێمە، مەباسی ڕۆژی سێمە. دیسان نەوالی دیفاعێکی وای لێ کرد، نە پۆلیس، نە فەرماندەی سەربازی. ئەو جموعەش بە قیادەی یەکێک کە ناوی ئەبوو جاسم بوو، مەلاکان لە پشتیەوە بوون یا تەئیدیان کردبوو لەوەی کە بۆچی ئەمانە لە ڕۆژی جەژنا پەلاماری ئافرەتیان داوە، بەڵام ئەوان هاتنەوە لە ڕۆژی دووهەم بۆ ئەوەی کە ئەو تەقانەی لە بەلەکۆنەکەوە کراوە خەڵکێکی پێکوژراوە. واتە شێ مەحموود شێخ ئەحمەدی کوڕی شێخ سەعید لە بەلەکۆنەکەەوە تەقان لە خەڵکەکە کردووە. ئەوان کە کوژراون هاتنەوە بۆ ئەوەی کە ئەو پیاوانەمان تەسلیمکەن کە تەقەیان کردو و خەڵکیان کوشتووە، نەک بۆ شێخ هاتبن. بەڵام دوایی کە ڕووەکەنە والی ئەڵێن سەبەب تۆ کێشەکانت دروست کردووە، زۆریشیان ڕق لە والیە بێت، چونکە والی بە فەرماسۆنە دەنەقەڵم. فەرماسۆن تەمان مستەلەحێکی ئەو زمانەیە یعنی ملحید، لە زمان ئێمە چۆن ئەڵێن ملحیدە بێدینە، لای خۆمان ئەڵێن کۆمۆنیستە وەلحاصڵ، ئەو کاتیان وت فەرماسۆن احتیمالە هەر لەوە شەواتی بە وەکو ماسۆنی و ئەم جۆرە مستەلەحاتانی کە لەو زمانەیە بوو، چکە کابرایکی لیبرال بوو، ئەویش هەر بەسەر ئیتیحاد و تەرەقی بوو. لەبەر وەختێک کە هاتن ڕقیان زۆر لەو بوو کە ئایان و داوێن پیسی خراپەکاری بڵاوەکاتەوە، کە هاتن بۆ ئەوتی بابە من حەقم نییە، من والی دەوڵەتم، ئەوە ماڵی شێخوە و شوێنی شێخۆی و خۆتان نەزانن نەتوانن بچن بۆ ئەو. خەڵکەکان جارە کە ڕوویان کردەوە شێخ بە چەقۆ هاتن بۆی سەری بڕن، بەڵام شێخیان هێنایە دەرەوە، 5 پۆلیس هێنایەنە دەرەوە، پۆلیسەکان هێنایان بیبن بەرەو سەرا کە 40 مەتر دوور بوو لە ماڵی ئەوە. کە هاتن گەیشتنە بەر دەرگای سەرا، ئەوانەی ناو سەراکە دەرگاکەیان نەکردەوە. ئەو جموعە و ئەو خەڵکەش لەسەر بانقی عوسمانی کە ئەڵێ مسەیترتر بوو بەسەر پۆلیسخانەکە کە 1 قات بوو، ئەوان 2 قات بوون، لەوێ کەوتنە بەردەبارانکردن و تەقە و ئەمانە یەکێک لەسەرەوە تاوێرە بەردێکی گەورەی خستە خوارەوە بەسەر شێخ سەعیدا و شێخ سەعیدش قورئانێکی پێبوو، جبەی مەلایەتی لەبەرا بوو یا هیچ شێخایەتی لەبەرا بوو، لەگەڵ قورئانێکی بەدەستەوە و ڕووی لە خەڵکەکە کردبوو، بەڵام تاوێرە بەردێکی گەورەیان کێشا بەسەریا و هەر لەوێ کوشتیان. شێخ سەعیدی حەفید لە تەمەنی 80 ساڵیە لە مووسڵ بەم شێوە پڕمە ئەساتە کوژرا، 70 کەسی کوردیش هەر لەوێدا کوژران و وەکو قات و قڕیەکی زۆری لێ هات. بەڵام شێ مەحموود شێخ ئەحمەدی برای بە سەلامەتی لە بیرەکەیانمانە و دوایی دەرچوون و خۆیان تەسلیم کرد بە پۆلیس، بە حکومەت با بڵێن، ئەنجا ئەوان هێنایانەوە بەرەو کەرکووک و لە کەرکووک و هاتەوە بەرەو سلێمانی.